چیرۆکی ئیسحاقی مووسڵی و ئەبی موڕڕەی شەیتان. شەهرەزاد وتی ئەجێڕنەوە ئەی پاشای بەختیار خاوەنی بڕیار. ئیسحاقی مووسڵی گۆرانی بێش داوا لە هارونە ڕەشید دەکا هەفتەی ڕۆژێک پشووی پێبدا تاکو لە ناو ماڵ و مناڵەکەیدا بەسەری بەرێ. خەلیفەش ڕۆژی شەموانی بۆ تەرخانەکە. ئیسحاق ئەڵێ ڕۆژی شەمە هات و منیش بە خزمەتکار و کەنیزەکانم وت ئەمڕۆ دەرگا لە کەس مەکەنەوە، ئەمەوێت هەر خۆم بم لە ماڵدا. دوای چەند سەعاتێک گەڕوانم پیرێکی سەر و ڕیشسپی جوان بەرەو ڕووم هات، گاچانێکی دەسک زێڕینی بەدەستەوەیە، بەرگی سپی و کراسێکی ناسک لە بەردا و کڵاو قوچەکێکی بەسەرەوەیە. بۆ نمسکی ماڵەکەی پڕ کرد. منیش تون بووم و بڕیارمدا سزای دەرگاوانەکە بدەم و دەری بکەم. بە شێوەیەکی زۆر جوان سڵاوی کرد. منیش فەرموم لێ کرد و دانیشت. ئەمجا کەوتە باسی ئەدەب و شێعری عەرەب. لە دڵی خۆم داوتم ڕەنگە خزمەتکارەکان بۆ ئەوەی دڵخۆشم بکەن و ئەم پیرەمێردە قسەزان و شیرین زمانیان کردوەتە ژوورەوە. ئەمجا پێم وت برسید نییە؟ وتی نان ناخۆم. وتم ئەی شەراب؟ وتی بە ئارەزوی خۆت. دەستمان کرد بە خواردنەوە. ئەمجا وتی ئەبوو ئیسحاق ئەتوانی شتێک گۆرانی بۆ بڵێی؟ منیش تووڕە بووم. دواتر وتم گرنگ نییە، میوانە. دەستم برد عودەکەم داگرت و گۆرانیەکم بۆوت. ئەویش دەستخۆشی لێ کردم وتی ئافرین ئیسحاق. منیش کە ئاوا بەڕووتی بەبێ هیچ ڕێزلێنانێک ناوی هێنام لە دڵی خۆمدا تووڕە بوومەوە. وتم من نازانم بۆچی ئەمیان بێ ڕێپێدان هێناوەتە ژوورەوە، ئاوا بێ نەزاکەتانە ناوم دێنێ. ئەمجاوتی ئەتوانی گۆرانی زیاترم بۆ بڵێیت؟ منیش خەڵاتت بکەم. منیش بە تووڕێیەوە عودەکەم هەڵگرتەوە و زۆر شارەزانە ئەمجا گۆرانی مد، چونکە باسی خەڵاتی کرد. زۆری پێخۆش بووتی دەست خۆش گەورم. ئەمجاوتی ڕێمەدەیت منیش گۆرانیەک بڵێم؟ وتم بەدڵی خۆت. لە دڵی خۆم داوتم بەخوا بێ چاوڕووە، چۆن لە ڕووی دێ لە لای مندا گۆرانی بڵێ؟ عودەکەی خستە سەرڕانی، جۆرێک ئاوازی پێدەرهێنا ئەدوت عودەکەش عەرەبی زانە. جگەر کونکون لە سینەمدا لە داخە، بۆم بگۆڕن لەگەڵ یەکێکی ساغا. سەری نایەن لە من بادا بەجارێ، چێ ئەی گۆڕێ بەسوتاوێ لە ناخە. بەڕاستی هێندا ئەو ئاوازە بەلامەوە خۆش بوو کە پێم وابوو دیوارەکانیش لەگەڵیدا سەماکەن. بە جۆرێک ڕوحم خۆشا بوو، هەموو گیانم لەگەڵیدا ئەلەریەوە. ئەم جارش دەستی پێکرد، ئەم گۆرانی وت گمەی کۆتران بەولا پاڵەوە، دامیانە خەم و گریە و ناڵەوە. هێندە سۆزیان کرد وەخت بوو بمرم، بە عەشقی خۆم و خەمی تاڵەوە. نەمدی بوو کۆتر وەک خۆمان بگری و سەر بنێتە ژێر پەڕ و باڵەوە. دیسان بە ئاوازەوە ئەم شیعرەی وت لاوی بانی نەج دیدە و هەناسم، زیادی کرد بەخوا ئارەز و تاسم. کە بەرەبەیان ئەناڵم بۆ تۆ، بای سەحەر ئەیبا بۆتان ئەم باسم. وەک چۆن ساوایەک بۆ مژین ئەگری، ئەگریم نەشێوێ لە من ئەم نازم. ئەمجا پیرەمێردەکەوتی ئەمەی ئێستاوتم فێری ببە، کەنیزەکانیش فێری ئاوازەکەی بکە. منی ژوتم کەوا بوو جارێکی دی گۆرانیەکەم بۆ بێژە با فێری ئاوازەکەی ببم. وتی نابایە تۆ هێندە بەسەری قەید فێر بوویت؟ هێندەم زانیون بوو. منیش پەلاماری شمشێرەکەمدا خۆم گەیاندە بەردەرگای ژووری ژنەکەم، بەڵام داخرا بوو. لە کەنیزەکانم پرسی گوێتان لە هیچ نەبوو؟ وتیان بەڵێ، خۆشترین کۆمەڵە گۆرانیەکمان گوێ لێ بوو. منیش بەسەر سوڕمانێکەوە جێم هێشتن. چوومە دەرگای دەرەوە لە دەرگاوانم پرسی کە پیرەمێردەکە چی لێ هادەوانیش پرسیانە و کام پیرەمێرد؟ بەو خوایە ئەمڕۆ کەس نەهاتۆتە ماڵەوە. هاتمەوە ماڵەوە هەر بیرم لێ کردەوە، کەچی گوێم لێ بوو یەکێک بانگی کردم. وتی ئەبوو ئیسحاق بێخەم بە، ئەمڕۆ من کابی مەڕڕەی شەیتانم میوانت بووم، مەترسە. ئەمجا سوار بووم و چوومەوە بەلای خەلیفە هارونە ڕەشید و بەسەر هاتەکەم بۆ جێڕایەوە. خەلیفە وتی ئەو ئاوازانە دووبارە بکەرەوە کە فێری کردیت،
منیش ئەو دەکەم خستە سەرڕانم و ئاوازەکانم بۆتەوە شەرابی زۆری پێوە خواردەوە. ئەم جاوتی دەستمان بەلایەکت خۆزگە ڕۆژێکیش ئەبۆ میوانی منیش بە پێکەنینەوە بەجێم هێشت. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو.